باز لۆ دەکەین کە لەم هەفتەیەوە دانوستانی یەکلاکەرەوەی نێوان لایەنەکان دەست پێ دەکات بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق و ڕوا تێپەڕاندنی قەیرانی سیاسی بەشێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەمانگیش ئیشا باس لەوە دەکەن کە ڕوتی سەدر واروەها هاوپەیمانەکانی بەخەری پێگەێنانی نوێی حکوومەت دەبن. دیارە لە دوای جەژنی ڕەمەزانەوە دەست پێشخەری لایەنە سیاسیەکان بۆ سازان و گفتوگۆکردن لەسەر پێگەێنانی نوێی حکوومەت ئاراستەی باشی وەرگرتو و دەست پێشخەری لایەنە سیاسیەکان بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق دیارە و بەردەوامی هەیە بۆ قسەکردن لەسەر ڕەوشی سیاسی عێراق واروەها هەوڵەکان و دەست پێشخەریەکان بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ زۆر بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستودیۆکانمان لە هەولێر میوانە. کاگارام سڵاوت لێبێ. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا و دەست پێشخەریانەی بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق هەیە لە چه ئاستێکدا دەیبینیت وەک چاودێرێکی سیاسی؟ بەڵێ بەیانیتان باشتر. سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی کورسات نوێس. سپاس. دیارە خۆتان دەزانن ئەمە بۆ 7 مانگ دەچێواتە 210 ڕۆژ کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە کە لە دەی ساڵی ڕابردوودا و تا ئێستا نەتوانراوە، یعنی لە ماوەی ئەو 210 ڕۆژەدا تا ئێستا حکوومەتی تازای عێراق پێک بێتن. تەنها لە ڕابردوودا خۆتان دەزانن توانرا سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێتن، لە دوای ئەوە نەتوانراوە. هۆکارەکەشی ئەوە بۆ بەڕاستی شێوازی هەڵبژاردننی ئەمجارە کە بە هەموو پێوەەر و ئەوانەی کە ناڕازین کە ناعەدالەتێکی زۆری تێدا بوو یاخود بۆ واتایەکی تر با بڵێن دەستێوەردانی دەرەکی لە هەڵبژاردنەکەدا هەبوو. ئەمە بوو کە چوارچێوەی هەماهەنگی دروست بوو لەو نێوەندەدا، هەم چوارچێوەی هەماهەنگی و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکیش لە سونەکاندا کە ناڕازی بوون لەسەر پێکەینە ئەو شێوازی پێکەینانی حکوومەتە کە ئەو هاوپەیمانەتەی ڕوتی سەدر و بەشێک لە سونەکان حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستان کە دەیانویست پێچی بینن بەوەی کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی هەوڵێکی زۆریاندا دیارە ئەم هاوپەیمانەتە نەیانتوانی بگەنە ئەو بڕیارێک کە با بڵێن حکوومەت بەو شێوازە پێک بینن، چکە لە ڕابردوودا خۆتان دەزانن هەر لە دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری لە 2003ەوە پێکهێنانی حکوومەت لەسەر شێوازی تەوافق بووە. هەر ئەمەش تا ئێستاش دەتوانم بڵم سەرکەوتوو بووە و دوای ئەوەی کە ڕوتی سەدر نەیتوانی یان هاوپەیمانەکانی نەیانتوانی حکوومەت پێک بێن، ئەوە بوو کە مۆڵەتێکیاندا بە چوارچێوەی هەماهەنگی لەم بۆ ماوەی چ ڕۆژ کە ئەوان حکوومەت پێک بێنن، بەدڵنیایەوە دیارە ئەوانیش نەیانتوانی. گرفتەکە من پێم وایە ئێستاش هیچ لایەنێک ناتوان حکوومەت پێک بینن. ئەمەی چوارچێوەی هەماهەنگیش ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوودا دەست پێشخەری تری کردووە کە بۆ ئەوەی لایەنەکان بگەنە یەکتری کە باشە. کاگارام واتە تۆ دەڵێیت ئەم دەست پێشخەریانە ئەم هەنگاوانە بۆ سازان لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقدا بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق لە ئاستێکی گەشتبینانەدا نییە؟ بە تاکید ناتات، چونکە ئەمەی لە دوا هەڵبژاردننی ئەمجارەدا ڕوویدا کە کێشەکانی ئالۆز کردیا پێکهێنانی حکوومەتی عێراقی ئاستەم کرد ئەوەیە کە ماڵی شیعە دابەش بووە، یعنی گرفتە گەورەکە لێرەدا ماڵی شیعە دابەش بووە و دیارە دواکەوتن و پێکنەهێنانی حکوومەتی عێراقیش ئەو لایەنانە بەرپرسن کە هۆکار بوون بۆ دابەشبوونی ماڵی شیعە، چ سەدرریەکان چ سونەکان با بڵێن جەماعەتی حەلبوسی و لایەنی کوردیش پارتی دیموکراتی کوردستان، یعنی لە سەرەتاوە دۆستەکان و مەرجەعی شیعە ئاگاداریان کردنەوە کە شتێک نەکەن ببێتە هۆی دابەشکردنی ماڵی شیعە، کە ئەمەش کراوە بەڕاستی ئەمە هۆکاری سەرچیە دابەشبوونی ماڵی شیعە. باشە. کاگارام لە ئێستادا بە تایبەتر لەم چەند ڕۆژە یاخود لە مانگی پێنجەوە لە سەرەتای مانگی پێنجەوە سەدر داوای لە لایەنە سەربەخۆکان کرد کە 15 ڕۆژ مۆڵەتیانە بێت بۆی بێنە ناو هاوپەیمانیەکەوە و حکوومەتی نوێ پێک بێنن. خوێنەوەی تۆ لەسەر ئەم پەیامەی سەدر چییە؟ من پێم وایە ئەمەی پەیامەکەی موقتەدا سەدریش ئەمەش هەر کات کوشتن و خۆ دزینەوەی ئەجینە
ئەو ئەگەر ئەو مۆڵەتەی کە دای بە چوارچێوەی هەماهەنگی کە بەڕاستی لە کورسیدا نا بەڵام لە دەنگ و ڕنگ لە هێز زۆری نەنە لە عێراق جگە لەوەی کە لایەنێکی سەرەکی کوردستانیش لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە زایدەن هاوپەیمانی عەزم کەوانیش 13 کورسیانەیە ئەنی ئەگەر چوارچێوەی هەماهەنگی نەیتوانی حکوومەت تەشکیل بکات بێگومان سربەخۆکان کە ژمارەیان زۆر کەمتراوە و دیسانەشینێ بێلایەنەکانیش هەمیان نا بەشێکیان ئێستاعدادیان هەبوویان با بڵێن ئەم پێشنیاریان قبول کرد کە بتوانن حکومێتێکی لەو جۆرە کە ئەوان پێی هەرسن پێکبێنن بەڵام بەدڵنیایەوە ینی سربەخۆکان ناتوانن ینی حکومێتێکی تازەیان ئەو کابینێ ئەوان پێ بەڵێ کاگارە ببوورە لە ئێستادا ڕات دەگرم دیارە لە بەردەم زانکۆی ڕاپەڕین فەرمانبەران و مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین لە ئێستادا گرت بوونەتەوە پەیام نێرمان تواناومەر زانیاریمان لەسەر ئەو گرتبوونەوە و داواکاری و پەیامی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین بۆ دەخاتەڕ و توانە سڵاوت لێبێ پەیامی مامۆستایان و فەرمانبەران چییە؟ بەڵێ میرەبان سڵاو تۆش دیارە ئەوە بۆ چەندەمین جارە فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین لێرە لەبەردەم زانکۆی ڕاپەڕین گربوونەوە ئەنجام دەدەن بە مەبەستی جێبەجەکردنی چەند داواکاریەکان دیارە داواکاری فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین داواکاری سەرشانەوەیە کە موچەکانیان لە کاتی خۆیاندا پێ بدرێت چونکە وە خۆیان دەڵێن موچەکانیان دوا دەکەوێت و لە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە ئەمە سەرەکیترین داواکاریەکانی فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین دیار لێ سەدا فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین لە بەردەم دەرگای سەرەکی زانکۆی ڕاپەڕین گربوونەتەوە بۆم بەستەوەی ڕێگری بکەن لە داوامکردن بۆ ئەوەی کە گوێ لە داواکاریەکانیان بگیرە من یەکێک لەو فەرمانبەرانم لەگەڵدا گەر پێمان بڵێ سەرەکی ترین داواکاریەوە چێوە تاکەی ئەوە بەردەوام دەبن یعنی ئەوە چەندەمین جارەوە لە بەردەم زانکۆ گربوونەوە ئەنجام دەن و داوام ڕادەگرن. سەرتا بەخێر بێن بەداخەوە ئێمەوە چەندەمین جارە لە پێش زانکۆ گربوونەوە ناڕازایەکی خۆمان دەردەبرن بەڵام تاکو ئێستایی کەسێک و لایەنێک بە دەنگمانەوە نهاتوە داواکاری سەرشی ئێمە داواکاری موچێ دەهاتنە پێشی خوێنی باڵا لە لیستی موچەوە داواکاری ئێمە پێدانی موچەی ژینگە پارێزان و هەموو ئەو چین و توێژانەیە کە تاکو ئێستا غەدیان لێکراوە بەدەقی ئێمە کە دابشکەنەوە مانجی پێنج دابش دوو موچەمان وەرگرتووە کە تقریبان 75 بۆ 80 ڕۆژەکە کە موچەمان وەرنەگرتووە ئەوە داواکاری سەرشەکانی ئێمەیە هیوادارین لایەنی حکومی ئاوڕێک لە وەزارەتی خوێنی باڵا هەموو چین و توێژانە بداتەوە کە تاوەکە ئێستا موچەمان وەرگرتووە بە تایبەتی ژینگە پارێزانیش بۆی ئێمە نەبینە ململانەی سیاسی حزبەکان بە تایبەتیش حزبی سەرەشی کە دەوێت ئەم زۆنە سزا بدات. ئەمڕۆ تاقیکردنەوەی خوێنکارانە یعنی ئەوە گەل لێرە ڕێگری لە چوونە دەوامی مامۆستایان و خوێنکاران بکەن پێتان وە ئەمە دەبێتەوەی پەککەوتنی تاقیکردنەوەکان. ئەمڕۆ دەبا تاقیکردنەوە دەستی پێکرەوە بەڵام ئەنجومەنی سەرۆکاتی زانکۆ بڕیاری داکە تاوەکو چواردەی مانگ تاقیکردنەوەکان ڕابگرێت لە بەرەم بارودۆخە ئێمەش بڕیارمان داوە لەمڕۆ بایکۆتی داوام ڕابگەێنین تاوەکو چواردەی مانگ ئەگەر موزەی مانگی 3 و 4مان پێ نەدرێت تاقیکردنەوەکان و داوامیش ڕادەگرین. خۆش بە سپاس بەڵام میرەبان دیارە وردە فەرمانبەران و مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین لێرە کۆ دەبنەوە وەک هەروەکو گوێبیستی بوون کە داواکاری سەرەکی ئەوان دابینکردنی موچەکانیانە لە کات خۆیدا و ئەمڕۆ بڕیار بوو تاقیکردنەوەی گشتی خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین دەست پێ بکات بەڵام بەهۆی ئەوەی کە فەرمانبەران و مامۆستایان بەشێک لە مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین بایکۆتی داوامیان کردەوە گربوونەوە ئەنجامدن تاقیکردنەوەکان دواخراون بۆ چواردەی مانگ ئەوان دەڵێن تاوەکو چواردەی مانگ داوامەکان بایکۆت دەکەن ئەگەر گوێ لە داواکاریەکان یان نەگیرەوە داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بەردەوام دەبن لە بایکۆتکردنی داوام. بەڵێ توانە سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ عزیزان بەردەوام دەبین دیارە لەسەر تەوەری یەکەمی گفتوگۆکانمان کە باسکردن بوو لە ڕەوشی سیاسی عێراق و سناریۆکان بۆ پێگەێنانی حکوومەتینەوە و هەروەها دەستپێشخەری لایەنە سیاسیەکان لە ئێستادا تا چەندە هۆکارن بۆ پێگەێنانی حکوومەتینەوە زۆر بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستودیۆی هەولێرۆ لەگەڵمان بوو کاگارام داوای لە بردن ئەکەین دووبارە گفتوگۆکانمان بەردەوامی دەبێت و لەوە دەست پێ دەکەم دیارە سناریۆکان بۆ پێگەێنانی نوێی حکوومەت چەند سیناریۆیەک هەیە بە بڕوای تۆ ئەم سیناریۆیانە بۆ پێگەێنانی نوێی حکوومەت لە چه ئاستێکدایە و کامیان بەهێسترێکە بۆ ئەوەی کە ئەم قەیرانی و چەقبەستوی حکوومەتی عێراق تێبپەڕێنێت؟
وەکو باسم کرد خۆش جەنابەت باس کرد ینی سیناریۆکان لە سەرتاوە کە دەستی پێ کرد سەرەتا پێ با بڵێن ئەمەی کە موقتەدا سەدر داوای کرد کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک بێنێ کە هاوپەیمانەتەکەی ئەوان کە ئەو داوایان هەبوو بەڵام سەرکەوتونە بن دوای مۆڵەتێکی چ ڕۆژیاندا بە چوارچێوەی هەماهەنگی ئەوانیش هەم نەیانتوانی ئێستا کە جارێشتر موقتەدا سەدر فرسەتێکی داوە بە بێلایەنەکان کە وەکو باسم کرد بۆ ئەوان هەر زۆر قورسە ئاسان نییە و لە هەمان کاتدا چوارچێوەی هەماهەنگیش ئێستا ئەوانیش دەست پێش خەریشی تریان هەیە کە داوا دەکەن حکوومەتێکی با بڵێن تەوافقی پێک بێ هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن و هەموو لایەنە سەرەکیەکان تێیدا بەشدار بن بەڵام دیسان دەڵێم یعنی ئەمەش ئاسان نییە ئەگەرچی من پێم وایە چوارچێوەی هەماهەنگی کە لایەنێکی کوردیەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە سونەکانیش تێدایە ئەمانە لایەنی سەرچین لە عێراقدا ینی چوارچێوەی هەماهەنگی زۆرترین نفوسی هەیە جگە لەوەی خاوەنی چەچیشە ینی من بەداخەوە کە باز لەوە دەکەم یعنی ئاسان نییە ئەمەی کە موقتەدا سەدر داوای دەکا یان با بڵێن هاوپەیمانی سێقۆڵیەکە داوای دەکات لە پێکەنانی حکوومەتی زۆرینە بە هیچ شێوەیەک ممکن نابی یعنی تاکە ڕێگە ئیلا ڕێخستنەوەی نێوماڵی شیعەیە ینی بەبێ ڕێخستنەوەی نێوماڵی شیعە ممکن نابیتن ئەم کابینەی تازەیە پێک بێندرێت باشە کاگارام کەواتە کە باز لەوە دەکەیت تاکە ڕێگە ڕێخستنەوەی نێوماڵی شیعەیە چ لایەنێک دەتوانێت ئەم نێوەندگیریە ببینێ بۆەوەی نێوماڵی شیعەرێک بخرێتەوە و لە ئێستادا هەوڵی لایەنە سیاسیەکان بۆ ڕێخستنەوەی نێوماڵی شیعە لە هەستێکی باشدایە بەبەردەوامی هەوڵ هەیە خۆی بێگومان ینی دەور و کاریگەری دەوروبەر وڵاتانی ناوچەکەش چووکە ئەمە ئێستا کە کێشەکە لەوەدایە ینی جگە لە کاراکتەرە عێراقیەکان کاراکتەری با بڵێن ئیقلیمی دەور دەبینێتن نێودەوڵەتی دەبینێتن ینی ئەمە یەک لە کێشەکانە بەڕاستی ینی بە تایبەتیش ینی ئێران کۆماری ئیسلامی ئێران کاریگەری هەیە لە فشارەکاندا ئەگەر بێوێ زیاتر نێوماڵی شیعە ڕێک بکرێتەوە و شیعە خۆشیان ینی چوارچێوەی هەماهەنگی و تەیاری سەدری دوو لایەنی سەرچین کە شیعە لە نێوان ئەو دوو تیارەدا دابش بووە ئێوانە دەبی خۆیان هەوڵ بدەن بەڕاستی یعنی مەرجەعی باڵای شیعەکان بەداخەوە خۆتان دەزانن لە 2003 زیاترش با بڵێن لە 2005 تا 2012 عێراق ئەم کێشانەی نەبوو تا ڕادەیەک ئەویش بەهۆی بوونی سەرۆک و سەرکردەیەکی کاریزمای وەکو مامزەلال خوا لێ خۆش بێ بەداخەوە ئەمە لە چی سەر لە چیس کورد نەسوو لە دەست هەمووی عێراقیەکان سوو تا جەنابی لە بەغدا بوو زۆر جاری ترش باسم کردووە بە تەلەفۆنێک بە خوانێک بە کۆبوونەوەیەک لەسەر مێزی ئەودا کێشەکان چارەسەر دەکرا بەڵام ئێستاکە ئەم مەرجەعە نییە ینی بەڕاستی تەنانەت مەرجەعی شیعە تا ئێستا وەکو پێویست نییە ینی لە ڕابردوودا دەیتوانی نێوماڵی خۆی ڕەخاتەوە بۆیە بەبێ ڕێخستنەوەی نێوماڵی شیعە ئاسان نییە. باشە کاگارام دیارە لە دوایین هەڵوێستێکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوپەیمانی عەزمی سونەکان ڕایان گەیاند کە پشتیوانی لە دەستپێشخەریەکانی چوارچێوەی هەماهەنگی دەکەین بۆ ڕێکەوتن و دانوستانەکان بۆ تێپەڕاندنی ئەم چەقبەستویە ئەم هەنگاوانی لایەنە کوردیەکان و بە تایبەتیەکێتی نیشتیمانی کوردستان چ کاریگەریەکی لەسەر تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستویە جێدەهێڵێت؟ یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە ڕابردووشدا ینی درێخی نەکردووە لە ڕێخستنەوەی هەم نێوماڵی کورد هەم نێوماڵی عێراقیەکان بەگشتی نێوماڵی سونە نێوماڵی شیعە وەکو باسم کرد لە ڕابردوودا ئەمە سەرۆک مامزەلال بوو ئەو سەرکردە کاریزمایە و سەرۆکە کاریزمایە کە کێشەکانی نێوماڵی شیعەی چارەسەر دەکرد کێشەی نێوماڵی سونەی چارەسەر دەکرد بۆ خۆشمان دەتوانە بڵم کێشەمان نەبوو بەبوونی ئەو یعنی زۆر چارەسەری کێشەکان ئاسان بوو ئێستاش بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری هەیە بەڵام کێشەکە ئەوەیە وەکو باسم کرد یعنی کێشەکان زۆر ئالۆز بوون ینی بە تایبەتی کە دابەشبوونی نێوماڵی شیعە بەم شێوازە بەڵام دیسانەشینێ ڕێگە چارە هیچ ڕێگە چارەی تر نییە جگە لەوەی کە نێوماڵی شیعە ڕێک بخرێتەوە من دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم بەردەوام ئەو هەوڵە دەدا بەردەوام
بەردەوام وەفتەکان لە بەغدایە، سەرکردەکان یەکێتی بەردەوام لە بەغدان، یعنی سەردانی هەموو هێز و لایەنە سیاسیەکان دەکەن، یعنی قسەی خێر دەکەن، یعنی دەوری یەکێتی دەورێکی زۆر ئیجابیە لە ڕێخستنەوەی نێوماڵی عێراق، نێوماڵی شیعەدا، و هەر ئەوەش دەمانگەێنتە ئەنجامێک. ئەمەی جێگای خۆشحاڵی ئێستا وردە بەشێک لەو لایەنانەی تریش کە پێشتر نەدەهاتنە ڕا ئێستا وردە دێن، یعنی نزیک دەبنەوە لە چوارچێوەی هەماهەنگی لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا، نمونەش هاوپەیمانی عەزم، ئەمەی کە ئایا سامەڕایی و ئێستاش بەشێک لە سونەکان کە پێشتر هاان دەدران کە دش بە چوارچێوەی هەماهەنگی ئێستا زۆر بە ئاسانی وردە دەگەڕێنەوە بۆ نێوماڵی گەورە، نێوماڵی شیعە. وەکو باسم کرد ڕاستە ڕەوتی سەدر خاوەنی 73 کورسیە لە نێوماڵی شیعەدا زۆرترین کورسی هەیە، بەڵام زۆرینی 50 زائید یەک نێت تا بتوانانی حکوومەتی زۆرینە پێکبینی. وەکو باسم کە شێوازی ئەم هەڵبژاردنەی کە لە ڕابردوودا کە بەش کرا بۆ 84 بازنە، ئەمە وای کرد ئەژینا چوارچێوەی هەماهەنگی زیاتر لە 2 ملیۆن دەنجیان هەیە، یعنی ڕەوتی سەدر دەنگەکانی لە 800,000 دەنگ تێپەڕ ناکا، بە چوارچێوەی هەماهەنگی زیاتر لە 2 ملیۆن دەنجی هەیە، ینی وەجگە لە وەکو باسم کرد خاوەنی هێزیشن، خاوەنی سەرچشن. بۆیە بەبێ ڕێخستنەوەی ئەم دوولایەنە نێوماڵی شیعە ئاسان نییە پێکهێنانی حکوومەتی ئایندەدا لەوانێ بگاتە ڕادەی ئەوەی کە گرفتەکان گەورەتر بن و ببێتە هۆی هەڵوەشانەوەی پەرلەمان و زۆر شتی تریش. باشە کاگارام، دیارە باز لەوە دەکرێت ئەگەر بێت و لەم دواییانەدا لایەنە سیاسیەکان بۆ گفتوگۆ و سازان ڕێنەکەون و هەنگاوەکانیان هەنگاوێکی ئەرێنی و جددی نەبێت بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ، ئەوە ڕەنگە جارێکی دیکە پەرلەمان هەڵبۆشێتەوە و دووبارە دەنگدان دەست پێ بکاتەوە. ئەمە ئەگەرێکی نزیکە؟ من باسم کرد ئەمەش ئەگەرێکی زۆر نزیک نیە، ینی چوارچێوەی هەماهەنگی ئێستا چینە لە هەوڵێکی لەو بابەتەبی زیاتر بۆ ئەوەی کە یاسای با بڵێن ئەم یاسای هەڵبژاردنەکان هەموار کاتەوە، ینی لە بری ئەوەی بۆ هەشتا و ئەوەندە بازنەیە بۆ هەر محافەزەیەک بازنەیەک بیتن، و ئەو هەیئەتەی کە لە کۆمیسیۆندا گۆڕانکاری لەم هەیئەتەدا دابکرێتن، بەڵام چینە ئەمەش قرس بێ، ئەمەش ئاسان دەبێ، ینی هەڵبژاردن بۆ عێراق لەو سات و وەختەدا هەم ئیمکانیاتی مادی دەوێتن، بەڵام بێگومان ئەگەر ئەنجامەکان هەروە بوون ئەمە ئەگەرێکە، ینی ئەمەش ئەگەرێکە، ینی تو ئەگەر ڕێک نەکەوتی ئەمە وەکو باسم کرد ئەمە 7 مانگ تێپەڕی، ئەگەر 2 مانجی تر 3 مانجی تر ڕێگەنە نەتیجەیەک نزیک ببێتەوە لە ساڵێک خۆ دەبی ڕێگایشی تر هەبی، دەبی دەرچەیەشی تر هەبیتن، بەڵام ئومێد دەکەین ینی هەم فشاری دۆستەکانمان، هەم وەکو جەنابیشت باست کرد ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە گرنگیەوە لەسەر خەتە، ینی کە دائیمەن پشوەکان تەواو دەبێتن، یەکەم لایەن یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرکردەکانی ڕوودەکەنەوە بەغدا و بۆ دەربازبوونی عێراق لەم وەزعی کە تێیدایە، کە ئەمە لایەنێکی زۆر ئیجابیە. جارشتریش تاکید دەکەمەوە لە کووردا، ینی ئەمە بۆ کوردیش گرنگە کە لایەنێک بە هەموو هێز و توانای خۆیەوە هەوڵ دەداتن نێوماڵی شیعە ڕێ بخاتەوە، چارەسەری کێشەی عێراقیەکان بەگشتی بکرێتن بۆ پێکهێنانی حکوومەتێک. یعنی عێراق ئێستا وەزعی لە ڕووی ئابووریەوە وەزعی زۆر باشە، ڕۆژ لە ڕۆژ وەزعی باشتر دەبیتن، یعنی مقارنە لەگەڵ ساڵی ڕابردوو بکەن ئێستا یەدەجی عێراق لە ڕووی مالیەوە چەند زیادی کردووە، چەند باش بووە، ینی لە نەوەد، ینی ئەمە ئەوە پێک بڕیاریدا لە مانجی داهاتووە نیسبەی عێراق زیاد دەکات لە نەوەد فرۆشتن 432,000 بەرمیلی ڕۆژانە، ئەمە هەمووی داهاتە بۆ عێراق، ینی عێراق ئێستا گرفتی ئابووری نییە، گرفتی سیاسی هەیە، گرفتی کۆمەڵایەتی هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان لە ستودیەکانی هەولێرەوە بەڕێز ئارام عەبدوڵڵا کەوەکو چاودێری سیاسی لەسەر ڕەوش و بارودۆخی سیاسی عێراق و پێگەێنانی نوێی حکومەت زانیاری نوێی خستەڕوو.